دوای تێپەڕبوونی زیاتر لە 17 ساڵ بەسەر ڕووخانی ڕژێمی بەعزدا تاوەکو ئێستا کێشەکانی مڵکدارەتی لە کەرکووک بە چارەسەر نەکراوی ماونەتەوە. سەرکردی لایەنە عەرەبی و تورکمانیەکان هۆکاری چارەسەر نەکردنیە و کێشەیە بۆ لاوازی حکوومەتی عێراق دەژێڕنەوە کە نەیتوانیوە چارەسەر بۆ کێشەکە دابنێت. يعني هي مجموعة مشاكل متعددة ومختلفة من منطقة إلى أخرى. مڵکدارەتی کۆمەڵە کێشەیەک لە خۆ دەگرێت وەک ئەنجومەنی عەرەبی لە کەرکووک وا لەو کێشانە دەڕوانین کە ئەرکی حکوومەتە بەپێی یاسا و دەستور چارەسەر بۆ کێشەکانی مڵکدارەتی لە کەرکووک بدۆزێتەوە. بۆ ئەو کارەش پێویستمان بە هەماهەنگیە لە نێوان پێکاتەکان. یاساش تەنها ڕێگە چارەیە بۆ چارەسەرکردنی کێشەکە. نابێت هێزی ئەمنی دەسوەردان بکات لەو پرسانە. بە ئەرکی لیژنە پەرلەمانیەکەشی دەزانین پەلە بکات لە کارەکانی. مع الأسف الشديد الذي رأيناه طيلة السنوات الماضية بەداخێکی زۆرەوە لە چەند ساڵی ڕابردوودا بینیمان کە نەبوونی ئیرادەیەکی سیاسی لە بەغدا لای ئەو کوتلانەی کە بەشدارن لە پەرلەمان و حکوومەتی عێراق نەیانویستیوە زەویوزار بۆ خاوەندارەکانی بگەڕێتەوە. ئەمەش وای کرد ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی زستان کێشەکە نوێ دەبێتەوە. چارەسەر گەڕانەوەی مڵکدارەتی زەویەکانە بۆ جوتیارانی کورد و تورکمان و قەرەبووکردنەوەی هاوردەکانیشە. من پێم وایە لیژنە پەرلەمانەکە سەرکەوتوو نابێت لە کارەکانی تا ئەو کاتەی یاسای کێشەکانی مڵکدارەتی لە پەرلەمان هەموار نەکرێتەوە. ئەگەر کێشەکە چارەسەر نەکرێت ناکۆشی نەتەوەی لێ دەکەوێتەوە و پێویستە حکوومەت بە وریاییەوە لە دەرهاویشتەکانی بڕوانێ. سيؤجج الصراع القومي في محافظة كركوك. ئەندامێکی سەرکردایەتیەکێتیش دەڵێت چارەسەر نەکردنی کێشەی زەویوزارە کشتتوکاڵیەکان ڕەوشی کەرکووک بەرەو ئایندەیەکی نادیار دەبات. پێشی وایە ئەرکی هەرێم و بەغداشە ئەو کێشەیە بە زووی چارەسەر بکەن. مادەی 140 لیژنەی باڵایی هەبوو و لیژنەی باڵا کۆمەڵی بڕیاری و ڕاستپاردەی دەرکرد. دیارە تا ئێستا بەداخەوە کار بۆ بڕیار و ڕاستپاردانە نەکراوە. ئەگەر کاری پێ بکرایە یەکێک لە بڕیارەکانی لیژنەی باڵای مادەی 140 هەڵوەشانەوەی بڕیارەکانی سەردەمی ڕژێمی پێشوو بوو. دیارە بە هەڵوەشانەوەی ئەو بڕیارانە بەشێکی زۆر لە کێشەکان چارەسەرێکرێ. ئەمەی تاکو ئەمڕۆ نەکراوە یاخود نیەتێک نییە بۆی پێم وابێ ئەم کێشانە لە کەرکووک چەندە بمێنێتەوە بەرەو خراپترە چێت و ئاکامی زۆر خراپی لێکەوێتەوە. ڕاستە تا ئەمڕۆ ئیدارەی وەزعەکان دراوە هەرچەندە لەسەر دڵی کەرکووکیەکان زۆر قورسە لەبەرەوەی هەردوو حکومەتی ناوەند و حکومەتی هەرێمی کوردستان کەرکووکیان بە تەواوەتی فەرامۆش کردووە. لە دوا ڕۆژگارەکانی ساڵی ڕابردوو پەرلەمانی عێراق لیژنەیەکی بۆ چارەسەری کێشەی زەویوزارە کشتتوکاڵیەکان لە کەرکووک پێکێنا. چاودێران دەڵێن ئەو کێشەیە بە لیژان چارەسەر نابێت ئەگەر هەرێم و بەغدا لە ئاستێکی باڵا لەسەر و پرسەنەیەنە سەرهێڵ و بەپێی دەستور مامەڵی لەگەڵدا نەکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.